دەتر وەکو یادیار چەند ڕۆژێکە لە باژێر سلێمانیە و دەردۆراوێ مامۆستایên wî bajarî di gerevgirtinê de ji bo ku em şiroveyên zêdetir li ser vê mijarê bikin. Mêvandariya Mamosta Kemal Nûrî rêveberê Perwerdeya Silêmaniyê kiriye. بەڵێ مامۆستا کەمال ئەم کاتت باش وەکو دیارە چەند ڕۆژێک مامۆستایان لە مانگرتندا بوون بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە پێنەدانی موچەکانیانەوە ئەمڕۆ داوای چیتان لە مامۆستایان کرد؟ سڵاو لە بەڕێز سڵاو لە مامۆستایانی بەڕێز سڵاو لە پێشمەرگە درود بۆ گیانی پاکی شەهیدان یەکمان ئەمڕۆ مامۆستایانی بەڕێز پاش دوو هەفتە خۆپشاندان و مانگرتن و بایکۆتکردنی قوتابخانەکانیان هاتنەوە جارێککە بۆ بەردەمی بەڕێبەرێتی پەروەردەی سلێمانی پێشتر ئێمە ڕۆژی پێنجشەمە کۆبوونەوەیکی فراوان کرا لە نێوان سەرجەم بەڕێبەری پەروەردەکانی پارێزگای سلێمانی و لەگەڵ جەنابی بەڕێوەبەری گشتی و داوا کرا لەوەی کە ڕۆژی شەممە دەستنیشان بکرێ بۆ ئەوەی مامۆستایان بچنەوە خوێندگاکانیان و قوتابی خوێندکاری تر ئەوەنە زەرمەند نەبن لە درێژخایەنی بایکۆتکردنی قوتابخانە خوێندگاکان و ئێمە ئەو پەیامی خۆمان لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیە لەلایەن بەڕێبەری گشتی و پەروەردەکانەوە ئاڕاستی سەرجەم مامۆستایانی بەڕێز کرد لە شاری سلێمانی و قەزاکانی تریشە و هەردوای ئەوەش پەیوەندیمان کرد بە چەندین مامۆستا و قوتابخانە خوێندگاوە کە بۆ پابند بەو داوایی مامۆستایان یاخود داوایی بەڕێبەرێتی پەروەردەی سلێمانی و ئەمڕۆژ خۆشمان بە پێویستمان زانی کە بچینەوە ناو ئەو خۆپشاندانە و ئەو بەڕێبەرانەی کە لەوێ لە بەردەمی پەروەردەی سلێمانیە ئامادە بوون و ئەو پامەی ئەوانمان کە داواکاریەکانی ئەوانمان کە پێشتری وەرگرتە بوو ئەمڕۆ جارێکیکە لێما وەرگرتنەوە کە لە 5 خاڵە خۆیان بینێتەوە ئەویش ئەوەیە کە چارەسەری کێشەی بە شێوەیەکی گشتی لە کوردستانە گەڕانەوەی شکۆ بۆ مامۆستایان و هەروەها پێدانی موچەی وەختە دەستنیشانکردنی 30 ڕۆژ زیاتر نەبێت کە ماگانە موچە بدرێتەوە مامۆستایان و هەروەها ئەو قەرەبووی ئەو دوو مانگەی کە فەوتاوە بیرێتەوە بە مامۆستایان ئەمانە ئەو داوایانە بوون ئێمەش بە داوایەکی ڕەوای ئەزانین بۆیە ئیمڕۆ ئەو داوای ئەوانمان وەرگرت و پێشتریش سەر و خۆمانمان لێ ئاگادار کردوێتەوە ئەوان چاوەڕێ ئەوە کەن کە وەڵامیان بدرێتەوە ئێمەش ئەو پەیامەی ئێمە بۆ ئەوان ئیمڕۆ ئەو بووکە دەکرێت ئێمە ئەو پەیامەی ئەوان جارێک کە بگەینەوە سەر و خۆمان و هەروەها هاوکاریکردمان مامۆستایان چۆن ئەو پەیامەی ئێوەیان وەرگرت ینی بڕیاری چیاندا یا بەردەوام دەبن لە بایکۆت یاخود دەچنە هۆڵەکانی خوێندنەوە بێگومان ئێمە گوێمان لەوان گرت ئەوان گویان لە ئێمە گرت ئەوە داواشمان لێکردن کە پابند بە خوێندنەوە بەدەوامکردنەوە و داوامان لێکردن کە دەکرێت هاوکاری مامۆستایان بکرێت بە تایبەتیوانەی هاتوچۆکن ئەوانەی ڕۆژانی هاوکاریکردنیان زیاتر بکرێت لە جاران بێت و دەکرێت مامۆستایان ئەو قوتابی خوێندکارانەی کە ماوەکەی فەوتاوە هاوکاریان بکەنەوە ئەوانیش بە قەرەبووکردنەوەیان بە خوێندنی زیاتر و ئەمانە وەکو داوایەکی ڕەوای هەم مامۆستایان و هەم قوتابی خوێندکاریش وەکو ئێمە خێزانێکی پەروەردەی قسەمان کرد لەوێ و بەڕاستی هیچ ڕەنگاونەوەیەکی نەرێنی نەبوو لەناو ئەو خۆپشاندان و یاخود ئەو مانگرتنانەدا بەڵکو بەڕێز و خۆشەویستیەکەەوە ئێمە لەگەڵ ئەوان هەبووینەوە تاکو سەعات دەوری 11 و ئیتر ئەوانی ژووردەوردە تقریبەن ئەویان چۆڵ کرد. ئێستا مامۆستایان دەچنەوە بۆ هۆڵەکانی خوێندن یاخود ناچنەوە ئێمە ئەوەتەخوازیین و داواشمان ئەوەیە کە چیتر ئیتر بە هەمومان تووشی زەرەر نەبی لەوە زیاتر و چووکە ئێمە لە پێشتریش پێمان ڕاگاردن سوپاسیشمان کردن کە ئەو هەڵوەسەی ئەوان کردویانە شکۆیەکی گەورەترە بۆ مامۆستایان کە ماوەی 15 ڕۆژە تاکو ئێستا هیچ کێشەیە دروست نەبووە لەسەر تاکە کەسێکەوە لەسەر کۆمەلگار لە شاری سلێمانیە بەهۆی ئەو خۆپشاندان و مانگرتنانی مامۆستا ئەمەش جارێکی کە ئەوە دووپا دەکاتەوە کە مامۆستایان لە ئاستی بەرپرسیاریان لە شاری سلێمانیە. باشە مامۆستا کەمال ینی ئەوانەی کە دەوام ناکەن پەروەردە چۆن تەعامل لەگەڵ ئەو مامۆستایانە دەکاتن ینی جەنابەت باز لەوە دەکەیت کە ئاواتەخوازی بگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن بەڵام خۆ ینی خوێندکاران هیچ لەو ئاواتەی جەنابەت ناگۆڕێت ینی ئەوان دەیانەوێت بخوێنن ینی ئێوە چۆن تەعامل لەگەڵ ئەو مامۆستایانە دەکەن؟ بێگومانەوە مامۆستا بەڕێزانە خۆیشیان خاوەنی مناڵن خاوەنی قوتابی خوێندکارن ڕەنگە هەز بە و بەرپرسیارەتێ زیاتر بکەن و
ئێمە ماوەیە کە داواکەن کە کەس گویان لێ ناگرێت بەڵکو ئێمە ئەمڕۆ خۆمان چوونەتە ناوێن و گوێشمان لێگرتووە پێشتریش نەک لەم ڕێگەی تەلەڤیزیۆنی بەڕێزانەوە لە چەندین ڕاگەنی تریشا و لە کەناڵە جیهانەکانیشا داوامان کردووە کە مامۆستایان بێن بەدەنگیانە لایەن بەرپرسانی باڵای وڵاتەکەوە و ئەو موچانەی کاوان فەوتانە بیانەنەوە و ئەو ماگانە دەستنیشانی و ئەوە بکەن کە ئەم مامۆستایانە ناکرێت بە گیرفانی بەتاڵەوە بەسکی برسیەوە بچنە ناو ناوەندەکانی خوێندنەوە چی بە قوتابی خوێندکار بڵێن لەبەرەوە مانام و پشتگیریە بۆ مامۆستا بەڕێزانە و ڕەنگیشە لە داهاتووشە خۆشان هەست بە بەرپرسیارەتێ زیاتر ئەکەن چونکە خۆشیان مناڵەکانی خۆشیان هەر لەو بوارایە لەو کاتایە کە پێویستیان بەوەی تر چیتر مامۆستایان بچنەوە بەدەنگیانە و یارمەتیان بن و خوێندن بەردەوام بێت. باشە مامۆستا کەمال لە سلێمانی دوو پەروەردە هەیە پەروەردەی ڕۆژاوا و ڕۆژهەڵات بەڵام کە دەبینین هەموو کاتێک خۆپشاندانەکان لەبەردەم پەروەردەی ڕۆژاوا دەکرێن خۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی لەوێژ نییە ڕەنگە تەنیا پەروەردەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات نەبێ بەڵکو ئێمە ئەوەی کە چوونە ناویشانەوە لە پێشتری ئاگادار بووین توانم بڵێن پەروەردەکانی دەوروبەری سلێمانیش هەموو لەوێ کۆبنەوە ڕۆژانە و ئێمە هیچ ڕێگریەکمان لەوان نەکردووە و لەگەڵەوەشە ئەوان ئەزانن کە شارڕێگەی سەرەکیە شەقامی سالم و خەڵکی زۆر کۆبێتەوە و ڕەنگە ڕۆژانش کە هاتوچۆ بۆ خەڵکیش گرفتی دروست کردووە بۆ هاتوچۆکەران بۆ ئۆتۆمبیلەکان ئەمانە ڕەنگە هەر ئەوەش بێ کە ئەوان لەوێ کۆبنەوە ڕۆژانە ناوچەیەکی فراوانیشە بۆ کۆبوونەوەی زۆر خەڵک لە یاخود زۆرترین مامۆستا لەو شوێنەدا. بەڵێ باشە ئێستا مامۆستا کەمال ینی ئەگەر مامۆستایەک لە ماوەی یاخود لە ماوەی داهاتوودا نەچێتەوە دەوام تاکو ئەو داوانەی کە هەیەە چارەسەر بکرێتن ئێوە وەکو غایب بۆ یانووسن یاخود چۆن ئێمە بە نەچینە کۆتا هەنگاوەکان کە ئەگەر ئەویان نەکرد ئێمە چی بکەین یاخود چیان بەرامبەر بکەین بەڵکو ئێمە ئەوان مامۆستانی بێگومان ئێمەش مامۆستای ئێمە کە ئێستا لەو پۆستانە مامۆستا بووینەوە هەست بە معانات و کێشەی ئەوانەکەین لەبەرەوە بەڵام مامۆستا لە بەشێک لە خوێندنگاکان ینی پرۆسەی خوێندن ڕایگیرەوە بەشێک شەیە ینی ئاسایی داوامی تێدا دەکرێت ڕاستە خۆیان هەندێک لە خوێندگاکان خۆیان هەستیان بەوە کردووە کە نابێت بە تایبەتی خوێندکارانی پۆلی 12 پۆلێکی چارەنووساسە لە کوردستان لەبەرەوە پێویستە بە زووترین کات چارەسەریەوە بکرێت بۆ ئێمە وا هەستەکەین کە زۆر بەردەوام نابێت و هەروەها لەگەڵەوە خوێندکارانیش کە مژدانێنە کە لە داهاتووە ئەو ماوەی کە ڕۆژتوو شیانی قەرەبیان بۆ کرێتەوە بەوەی کە مامۆستا زیاتر خۆی لاکە لە داهاتوە ساڵیش ئەوەنیشی بەسەرە نەڕۆشتۆ تاکو زەر و زیانێکی زۆر بکەن لە خوێندکاران و قوتابیان بەڵکو ماوەیەکی زۆری خوێندن ماوە هێشتا سەرەتای ساڵێ ئەنی نەبووتە گرفتێکی گەورە بەڵکو ئەتوانرێت چارەسەر بکرێت لە داهاتووە. باشە مامۆستا داواتان کردبوو کە هەفتەی مانگ داوام ئاسایی بکرێتەوە مامۆستایان بگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن بەڵام ئەمە نەکرا ینی ئێستا تەنانەت ینی کەسوکاری دایکان و باوکانی خوێندکارانی سەریان لێ شێوە ینی نازانن چی بکەن ناتوانین بڵێن نەکرا بەڵکو ئێمە ئاگادارین چەندی قوتابخانە خوێندنگا هەیە کە چوونەتەوە خوێندن و من خۆم ڕۆ چەندی خوێندکار و قوتابیمە دی کە بەرەو خوێندگاکانە ڕۆشتن و هەروەها مامۆستایانیش ئەو ڕاوەستان و خۆپشاندانەی ئمڕۆی بەردەمی پەروەردە ڕنگانەوەی نییە بۆی کە بڵین سەرجە قوتابخانە خوێندگاکانی شاری سلێمانی بایکۆتیان کردو بەڵکو هەندی لە قوتابخانە خوێندگا تەنانە پۆلی 12ش لەبەرەوەی وەکو باسم کرد پۆلێکی چارەنووسسازە ئەوان دەوامی خۆیان کردووە و دایک و باوکانیش من بەڕاشکاوی ئەڵێم چەندین دایک و باوک هاتوونەتە پەروەردە و بە پەیوەندی تەلەفۆنی قسەیان لەگەڵا کردوین کە پێویستە چارەسەریم حاڵەتە بکرێت کە ئێمە مناڵەکانمان چیتر زەرمەند نەبن چکە پۆلی 12 ڕەنگە ماوەیەکی کە ئەگەر بەردەوام بێت ئێمە ناچار ئەبین بچین مامۆستایانی تایبەتیان بۆ بگرین کە ڕەنگە لەم کاتەشە ئێمە هیچ پارۆپولێکمان بەدەستەوە نێ تاکو بچینەوەش بکەین لەبەرەوە زەرمەنی یەکەم ئەتوانم بڵێ قوتابی خوێندکارم. باشە هەماهەنگیتان لەگەڵ یەکێتی مامۆستایاندا چۆنە بە تایبەتی لەم پرسێدا هەر لە سەرەتای دەستکردن بە مانگرتن و خۆپشاندانی مامۆستایان تاکو ئێستا 3 بەیاننامەیان دەرکردووە لەگەڵ داواڕەوەکانی مامۆستایانان و هەروەها لەگەڵ ئەوەشان کە قوتابی خوێندکار زەرمەند نەبێت
و ئەو داوای ئەوانیش گەیەنراوەتە لە ڕێی خۆیان و گەیانواتە شوێنی بەرزتری خۆیان و لەو ڕۆژەشەوە کە ئێمە کۆبوونەوەمان کردو ڕۆژی پێنجشەمە هەر سیانزە پەروەردەکە لەگەڵ بەڕێوەبەری گشتی یەکێتی مامۆستایانی کوردستان بەسەرجەم لایەنەکانیانەوە ئامادە بوون و ئەوانیش ئەو هەڵوەستە و یاخود ئەو داواییان ئەو پێویستیانەی کە پێویستە ئێستا مامۆستا بیکات ئەوان لەگەڵ ئەو داوای ئێمانە بوون و ئەوان خۆشیان لەسەرەوە بوون کە لەگەڵ ئێمەشە هاتوونەتە خوارەوە لە کۆبوونەوەکە لە کۆنگری ڕۆژنامەوانەکە بەشدار بوون بۆ قسەکردن لەسەرەوەی کە مامۆستایانی بەڕێز حەبەی مانگ واتە ئەمڕۆ بایکۆت بشتێن و بچنەوە خوێندگاکان. باشە مامۆستا کەمال ینی بەشێک لە مامۆستایان باسییان لەوە کرد کە ینی لەوانەیە زۆربەی مامۆستایان بچووناتەوە هۆڵەکانی خوێندن بەڵام لەبەر ئەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردە لێدوانێکی توندی داوە کەوتوێتی دەبێت بچنەوە مامۆستایان ینی لەبەر ئەوەش بوو ئەمڕۆ بە هەمان شێوە ئەم مانگرتنە هەر بەردەوامی هەبوو ئەمە تا چەند ئاگاداری بابەتێکی لەو شێوەی من ئەوەنەی ئاگادارم و ئەتوانم بژڵێم و بەڕاشکاوی ژەڵێم بەڕێوەبەری گشتی پەروەردە بە هیچ شێوە نەیوتۆ دەبێت و توێتی داواکارم ئێمە هەمووشمان ئەوە چکە پێشتر قسەمان کردووە لەگەڵ یەکتریە و تومانە ئێمە پێویستە بەم شێوەیە قسە بکەین خطابی ئێمە و پەیامی ئێمە بەم شێوەیە بێت بە هیچ شێوەیەک ئەمریتیانە بێت کە ئەبێ ئەوە بکەن بەڵکو ئێمە داوامان کردووە ئەو داوایش بۆ داوایەکی ڕەوایە بۆ ئێمەش و هەر تەنانەت بۆ کەسوکاری خوێندکارانیش ئەجینا بەڕێوەبەری گشتی لە هیچ شوێنێک ڕەنگە ئەمە دروستکراوە بێت و بەداخەوە هەندێک سایت هەیە کە قسەکان ئەگۆڕێت یاخۆت خۆی دروستیەکات ئەمە کارێکی باش نییە چگە ئەو کەسانەیە گەرە قسە بکەن خۆی بەڕاشکاوی لە تەلەڤیزیۆنێکی وەکۆی بەڕێسانە دێتە سەری ئێرە قسە کاڵێت دەبێت بەڵام نەیوتۆ دەبێت بەڵکو داوای کردووە کە مامۆستایانی بەڕێز پابند من بە خوێندگاکانی خۆیانەوە. باشە مامۆستا وەکو باس دەکرێت خوێندنگە ئەهلیەکان ینی وەکو دەبینرێتن بەردەوامن لە پرۆسەی خوێندن ینی ڕانەگیراوە پرۆسەی خوێندن کە دەبینین لە کەرتی گشتیش لە وەزارەتی پەروەردە خوێندن ڕایگیراوە ینی ئەمە خۆی جیاوازیەک پیشان نادات لە نێوان چین و توێژەکانی کۆمەلگا ینی ئەمە کارتێکردنیی دەرونی لەسەر خوێندکارانیش نابێتن؟ بێگومان ڕاستە کاریگەری ئەبێت و لەگەڵەوەشە بۆی بەڕێزیشان هەموو کەسێک بزانێت کە ئەوان بەرامبەرە واتەوە مامۆستای کە لێوان ئاڵێتەوە گرێبەستی هەیە و بە پارەڵێ پارەی ئەوان دوانەکەوتۆ چکە و پارێش لە چێ لە گیرفانی قوتابی خوێندکار وەرەگیرێت و ئێنەوە بە مامۆستاکان لەبەرەوە ئەو جیاوازیە هەیە لای ئێمە مامۆستا دەرزەڵێتەوە 2 مانگ 3 مانگە بەبێ موچە بەڵام ئەوان دەرسی شاوتۆتە و موچەی خۆشیان وەرگرتووە ئەو جیاوازیە لەوایە. بەڵێ مامۆستا دوا پەیامەت بۆ مامۆستایان چییە و هەروەها مامۆستایان دەچنەوە بۆ دەوام یاخودنا بۆ ئەوەی کەسوکاری خوێندکارانیش بزانن بەیانی مناڵەکانیان بنێرن بۆ خوێندنگا یاخود پێیان بڵێن ڕۆڵە بخەوە تا سەعات 10 و 11 لە خەو هەڵمەسە. نەخێر ڕەنگە خوێندن و داوام نەکردنی قوتابی خوێندکار بە تایبەتی کە مەقسە لە سەرەکەم کاریگەریەکی نەرینی زۆر ئەبێ لە سەری لە لایەنی دەرونیەوە لایەنی کۆمەڵایەتیەوە لە لایەنی ئابوووریەوە چکە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کە پێشکەوتنی وڵات و دواکەوتنی وڵات پابندە بەڕاستی بە پەروەردەوە ئەگەر پەروەردەیەکی دروست و سەقامگیر و پێشکەوتوو بێ هەموو لایەنەکانی تریش لە گۆڕانکاریەکی باشە بێ بەڵام بەداخەوە گەروا بوانە بێت ئێمە نەک لە پەروەردە زەرمەنەبی بەڵکو لە هەموو بوارەکانی تریشە لە زەرمەنەبین بۆ زەرمەندی گەورەتریش کۆمەلگاکەمانە بە شێوەیەکی گشتی. بەڵێ مامۆستا کەمال نووری ڕێبەرێ پەروەردەیە سلێمانیە گەلک